سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە یارمەتی هاوڕێنی هاوکارم یەکشەممە شەوێکی تر با بەرنامەی ڕاستەوخۆوە هاتوونێتە خزمەتان ئەمڕۆ یەکشەممە نۆی بەفرامبەر بەرابەر بە 19 دەسامبرە. ئازیزان باسی ئەم شەومان سەبارەتە بە وەزعیەتی کۆماری ئیسلامی دوای ڕوخانی حکوومەتی بەعسی سووریا و هەڵاتنی بەشار ئەسەد. هەمووان لە دۆخ ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و ئێران بە تایبەتی ئاگادارین و ئەگەری گۆڕانکاری لە داهاتوویەکی نزیکدا هەیە. لە پاش تێکچوونی ڕژیمی بەشار ئەسەد ڕوانینەکان و ڕوانگەکان بەرەو کۆماری ئیسلامی ئێران دەستنیشان کراوە. شەڕ و ڕووداوەکانی پاش 7 ئۆکتۆبری 2023 سەرەتایەک بوو بۆ وەدەرخستن و زەقبوونەوەی کێشەکانی نێوان ئیسرائیل و ئێران و تەقینەوەی قەیرانە قوڵەکەی نێوان ئەو دوو دەوڵەتە. دیارەم دۆخەی ئێستای سووریا وڵاتانی وەک ئامریکا و تورکیە و عەرەبستان و قەتەر و تەنانەت خودی ڕووسیەش دەستیان تێدا هەبووە و هەر کامیان یاری خۆیاندا تێدا کردووە بەتایبەت تورکیا کە دەستی باڵای هەبووە لەم وەزعیەتەی سووریا کە پێش هاتووە و وەک کاراکتێرێکی سەرەکی لە پێناو بەرژەوەندەکانی خۆیدا جوڵاوەتەوە. بەڵام بابینە سەر ئیسرائیل. ئیسرائیل لە ئاسمان بە دوای دۆخێکی لەم شێوەدا دەگەڕا لە زەوی دەستی کەوت. حەماسی تێکشکاند. حیزبوڵای تێک و پێکدا ئەسەدی دەربەدەر کرد. هەمووی ئەوانە دۆست و هاوپەیمانی سەرەکی بەرەی مقاومەی ئێران بوون. ئێران بە تەنیا ماوەتەوە لەژێر هەڕەشەی شەڕ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکادایە. ئیسرائیل کەمپینێکی تێکەڵچوونی لەگەڵ دژمنانی خۆی کە لە بەرەی مقاومەدا بوون دەست پێ کرد. لەگەڵ حەماس حیزبوڵا حکوومەتی سووریا سەرکەوتنی گرتە دەست. ماوەتەوە هەشتی شعبی و دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران. لاوازکردنی هەشتی شعبی ئەگەرێکی چاوەڕوان کراوە دەمێنێتەوە خۆی حکوومەتی ئێران. ئەم دۆخە دیارە کۆمەڵێک پرسیار دێنێتە ڕوو. ئایا تورکیا لەو دۆخەی ئێستای سووریا براوی سەرەکیە و چەندە دەتوانێت زەربە لە ڕۆژاوە بدات؟ ئایا ئیسرائیل دەستەوەستان دەمێنێتەوە بەرنامەی استراتیژیەکەی خۆی لێرەدا ڕادەگرێت و دەستی ئێران ئاوەڵە دێڵێتەوە بۆ یارمەتیدان بۆ بوژانەوەی هاوپەیمانە شکەست خواردوەکانی جگە لەوەش ڕێگە بە خامنەی دەدات دەستی بگاتە سەلاحی ناوکی؟ بە هاتنی ترەمپ و نزیکی لەگەڵ خودی ناتانیاهۆ ئایا شەڕ دەکێشرێتە ناو سنوورەکانی ئێرانەوە؟ بە لە بەرچاوگرتنی دۆخی خراپی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ناوخۆی ئێران ئایا کۆماری ئیسلامی شانسی مانەوەی لە دەسەڵاتدا هەیە؟ ئایا دەتوانێت لە دوو بەرەدا واتە هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی سنوورەکان دەتوانێت شەڕ بکات؟ ئایا خامنەی ژەهرەکە دەخواتەوە یا ئێمە نزیک دەبینەوە لە دووپاتبوونەوەی سناریۆی سووریا لە ئێران؟ ئەمانە و چەند پرسیارێکی تر ئەم شەو لەم بەرنامەیەدا لەگەڵ بەڕێزان دکتۆر لەیلا مرۆڤەتی مامۆستای زانکۆ لێکۆڵەری سیاسی و بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی دەیخێن ڕوو و قسە و باسی لەسەر دەکەین. دکتۆر لەیلا بەخێر بێت، زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە، هەروەها بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری ئێوە شەر بەخێر بن. زۆر سپاسانەکەم. بەخێر بێت. سپاسانەکەم. سڵامی لە خزمەتتان بە کاک ئەحمەدی سپاس. زۆر بەخێر. کاک ئەحمەد بەخێر بێنێوەش. زۆر سپاس. منی سلام هەیە لە هەموو لە ئێوە و بینەرانی بەڕێز و لە دکتۆر لەیلا خانم بەخێر بێن. زۆر زۆر سپاسان دەکەم بۆی کە قبولی زەحمەتتان کرد و داوەتیان بەرنامەتان قبول کرد. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەر لێرەوە بە بینەرانی ئازیزیش بڵێن ئێوەش دەتوانن لەسەر ئەم باسە بەشدار بن بەو ژمارە تەلەفۆنەی کە ئێستای بینن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان ئەتوانن ڕابۆچوونەکانتان بڵێن و تەنانەت ئەگەر پرسیارێکیش بێت بەم ژمارە تەلەفۆنە لە ڕێگەی واتساپەوە بۆمان بنێرن و ئێمە لەگەڵ میوانانی ئازیز دەیخینە بەر باس و لێکۆڵینەوە. بە ئیجازەی کاک ئەحمەد لە دکتۆر لەیلاوە دەست پێ دەکەین. دکتۆر لەیلا، سەرەتای پرسیارەکەم با لێرەوە دەست پێ بکەم. شکست دوای شکست بەرۆکی بە کۆماری ئیسلامی گرتووە. ئایا ئێمە لەگەڵ بڵێن کۆتایی حکوومەتی کۆماری ئیسلامی ڕوبەڕووین؟ ئێمە ئەگەر کۆماری ئیسلامی بە چوارچێوەکەی لە کولیەتی خۆی لە زمانێکە دروست بووە تا بە بۆ لە نەزەری بگرین، کۆماری ئیسلامی بەردێکی زۆر گەورەی بەرزۆ کردێتەوە. ئەو بەردا زۆر کورسە لەسەر شانی کۆماری ئیسلامی و ئەو بەردا دروستکردنی فکر و بیرۆڕایەکە کە هەل لە زمانی کۆماری ئیسلامی لە ئەوڵەکەی بە ناوی ئیدۆلۆژی ئیسلامی و هەروە بە ناوی محوەری مقاومەت لە توولی ساڵیانی ساڵ دروستی کرد
بە ئێمە ئیمڕۆ ئەبینین ئەو بەستڵاح ئەو شتێک کە بەناوی محوەری مقاومەت دروستی کردوە لە بەرژەوەندی ئیدۆلۆژی کۆماری ئیسلامی بوو بۆ دروستکردنی شتێک بەناوی هێڵاڵی ژێئی زۆر کات ئەم بەردە قورسە کە کۆماری ئیسلامی بەرزی کردو لە پەرابەری واقعیەتهای ژئۆپۆلیتیک ئەو شتێک کە بە واقعیت لە ناو هەم کۆمەلگای ئێران بوو هەم لە وەزعیەتی جوغرافیای سیاسی هاوسەی ئێران کشوەرهای هاوسەی بوو لە پارادۆکسا بوو لە نەهایەتا کۆماری ئیسلامی نەیتوانێت ئەو شتێکە ساڵیانی ساڵ ئینتیزاری بوو بە ئامانجی بگەیەنێ بە شێوێک ئەوە عملی کات بەهۆی ئەوەی کە لەناو ئەو بیرروڕای کە بووی ینی دروستکردنی محوەری مقاومەتێکە ئەمە بیرروڕایەکی ئیدۆلۆژیک بوو لەم بیرروڕاگەرێکی بوو وڵاتهای هاوسێ وڵاتهای دوور لە هاوسەکانێکی ئەوانەی کە بە شێوەیەکی کە خاتە ژێر دەسەڵاتی خۆی هێژمۆنیەک دروستکاتە ئەم هێژمۆنیە وەکو قودرەتێکی گەورەی بینالمللی و منتەقەی نیشانی باگەرێکی بوو لە مەسەلەن بۆ نمونە لە مثلا دەریای مدیترانۆ تا دەریای مثلا دەریای ڕەش یا فلان دەریایات فلان منتەقە هێژمۆنی خۆی دروست کات و گەرێکی بوو لەو هێڵاڵی شیعیە زۆربەی ئەم وڵاتانە لە ژێردەسەڵاتی بوون بە لە ژێردەسەڵاتی بوون بە گەرێکی بوو بە شێوەیەک بڵێ بەزلهێزەکان کە منیش وەکو ئێوەوان وەکو ئەمریکاوان وەکو ڕووسیاوان بە حتا وەکو ئیسرائیلێک کە چەکی ئەتۆمی هەیەوان بەڵام لە واقعیەتی بێسەڵاح ژێئۆپۆلیتیکە دووچاری کێشە و قەیران بوو واقعیەتی ژێئۆپۆلیتیکەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئیمڕۆ لەگەڵ قەیرانهای هەم ناوخۆ هەم قەیرانی لەگەڵ هاوسەکان لەسەر مەسئلەی ئاو بۆ نمونە لەگەڵ ئەفغانستانە لەگەڵ عێراقا لەگەڵ تورکیا ڕوبەڕوە هەروە لە حوزەی ناوخۆ دووچاری کێشە و بحرانی ئابووری زۆر بووە مەشروعیەتی سیاسی خۆی لەدەستا مجموعەی ئەمانە کە کۆ ئەەکەینەوە ئەیبینین تا بە ئیمڕۆ کۆماری ئیسلامی لە ئەو سیاسەتە بەاصطلاح بڵند پەروازانەی خۆی موافق نەبووە نە لەباری ئیدۆلۆژیەکەی نە لەباری ژێئۆپۆلیتیکەکەیش کە لە ئەسڵا ئێران وەکو نەزل هێزێک وەکو قودرەتێکی متەوسط ئەتوانێت تعریف کرێ ئێران لە بابێتەیشە نەیتوانێت موافق بێەوە بە شێوەیەک لە حوزەی سیاسەتی ناوخۆ لە حوزەی سیاسەتی دەرۆ بە لە حوزەی سیاسەتی بێاصطلاح منتەقەی بینالمللی دووچاری شکست بووە جا ئەگەر سوال ئەوەیە کە ئایا ئەو شکستەی کە تا بە ئیمڕۆ تەحموڵی کردا لە داهاتووشە ئێدامە پەیا کاتوە لە نەهایەتا کۆماری ئیسلامی ئەڕوخیانە کە من دوای ئەتوانم ئاماژەی بێکم. زۆر باشە زۆر سپاس. کاک ئەحمەد ئایا سەنێمە چاوەڕوانی ڕووخانی ئاوا خێرا و کتوپڕی حکوومەتی بەشار ئەسەد نەبووین دیارە ئەمە پلانی هاوبەشی هێزە ئەقلیمی و جیهانیەکان بوو بە بڕایەوە پێم خۆشم بیرۆریەکی خۆم بگەڕمەوە وا بزانم سپتامبری ینی پاییزی 2012 بوو لە ستودیویەک بووم وەکو ئێستا لایڤ بەشداری لەبەر ئێمە تەسویر و دەنگی کاک ئەحمەدمان نەما. کاک ئەحمەد دەنگی ئێمەتان هەیە؟ زۆر باشە. تا کاک ئەحمەد دێتەوە سەر هێڵ لەیلا خان مێوە لەسەر و پرسیارە ڕای خۆتان بڵێن. ئەتوان پرسیاری کە دەفێکی کە تێکرارکەن دیارە چاوەڕوانی ڕووخانی خێرا و ئاوا کتوپڕی حکوومەتی بەشار ئەسەد نەبووین. ئەمە پلانی هاوبەشی هێزە ئەقلیمی و جیهانیەکان بوو. بەڕاستی زۆر سەختە بتوانێت لەو مدەتەکەمەی کە حکوومەتە ڕووخاتا بە ئیسا هێشتا هیچ شتێکی زۆر ڕوون و ئاشکرا لە دەستمانە نیم جوابی ئەم پرسیارە بینەوە چون دیارە دەوڵەتەکان ئەگە گەرەکیان بێ ئەو شتانی کە وەکو پلان وەکو بەرنامەی کەم مدەتی خۆیان یا درێژ مدەتی خۆیان گەرەکیان بێ نیشانی بن بۆ ئەفکاری عمومی بۆ خەڵک بەڕاحەتی ئەو شتە ڕوون ناکەن و مەسئلەیەکی تر ئەوەیە کە ئەو شتێک کە بە ناوی نەزمی نوبین دەوڵەتی ئیسرائیل مەطرحی کرد ئەو پرسیاری لە ناو هەمووان ئیجاد کرد کە ئەمە لە ئەسڵا بەخشێک لەو پلانی ئەسڵی نەزمی نوبینی ئستراتێژیکە کە ئیسرائیل داینا بەڵام بەڕاستی نازانین خودی ئیسرائیل شتێنێک لەو مەسئلە دەستی بۆ یا وڵاتایەک وەکو وڵاتای منتەقەی قودرەتای منتەقەی وەکو تورکیا کە دیارە بەهۆی ئەو شتانەی کام
باسییان لێکرد ئەو ئاژانسای بێستلاح ئتلاحاتی دیارە دەوڵەتی تورکیا لە جریانی زۆر شتابەوە دیارە حتا تەسیرێکیشی بووە بەڵام بۆچی زلهێزێک وەکو رووسیەکە قدرەتێکی بینومەلەلی هەیە سیاسەتی منتەقەی خاورمیانەی هەیە بە ئیتفاقەن سووریەشی بۆ گرنگ بووە بۆچی دەوڵەتێک وەکو رووسیا وەکو دەوڵەتێکی شکست خواردوو چوە دەرۆ ئایا خەبەری نەبوو ئایا نەیتوانی مانەی ئەو شتە بێت یا بۆ نمونە ئەرسانەکەم ئایا ئەو شتێکە پێشات لە بەرژەوەندی دەوڵەتی ئیسرائیلا بوو یعنی دەوڵەتی ئیسرائیل بە شێوەیەک ئەی بینی قسەی ناکرد یا دەوڵەتی ئیسرائیلی شەوە توانێت بۆ خۆی لە داهاتوە بێت بە نۆعێک ترس و مەسئلەی ئەمنیەتی بە تایبەت کە ئەو هێز و گروپانەی کە لەوێ هەندروسە ئیمڕۆ تەحریر و شام وتێتی ئەسڵ ئێمە ئەسڵ ناوی خۆیان هەڵوەشانێت و کە دیارە ئەوە دلیلێکی زۆر تایبەتی هەیە فرصت بێ باسی لەسەرەکەین بەڵام ئەو ترسە یا ئەو تهدیدە ئەمنیەتە کە لە لای ئیسرائیل هەیە ئایا لە نەهایەتە تأثیری بوو لەوەی کە ئەم گروپە بێنە سەر کار و ئیسرائیل هیچ کارێک نەکە یا ئیسرائیل ئەو تهدیدی قبولی بوو کەمانە بۆ پشتە خەتەرە بێنە سەر کار بەڵام دەوڵەتی ئەسەد بڕوخێ چۆن دەوڵەتی ئەسەد دەوڵەتێک بووە کە تا بە ئیمڕۆ لە توولی ئەو چەند ساڵی ئەسڵ لە توولی ئەو 50 چەند ساڵی کە حکوومەتی ئەسەد وجودی بووە خەتەرەکەیەوەم نییە خەتەر و زەرەرەکەی زۆرتر بووە بۆ ئیسرائیل و دەوڵەتای منتەقە بۆی ڕوخانەکەشی ئەنجام بووە زۆر باشە کاک ئەحمەد دەنگی ئێمەتەیە من دەنگی ئەوەم نییە من کاک ئەحمەد پێما بکێشەکە لای بەڕێستانەوەیە نازانم دەنگی ئەوەم نییە دەنگ من دەنگی کاک ئەحمەدم هەیە بەداخەوە ئەگەر بکرێت هاوڕێیانمان لە ئوتاق فەرمان بتوانن تەماسێک لەگەڵ کاک ئەحمەد بگرن کاک ئەحمەد ئێستا دەنگی ئێمەتان هەیە دەنگی ئەوەم نییە زۆر باشە لێلا خانم فەرموو لەسەرم پرسیارە درێژە پێ بدەنەوە بە قسەکانتان فەرموون هاوڕێیان ئەگەر تا فەرمانەوە لەگەڵ کاک ئەحمەد تەماسێ بگرن پێ بڵێن بەس لەسەرەوەیە کاڕووخانی ڕژیمی ئەسەد ئەتوانێت بۆ ئەفکاری عمومی یەک دەفعی بێ خەڵکی عادی انتزاریان نەبووە بەڵام ناتوانین بڵین سیاست مەدارەکان بە تایبەت دەوڵەتایی کە زلهێز بوون ئاژانسای ئەمنیەتی ئیطلاعیان نەبووە ئەوە لەگەڵ ڕووی کرد و لەگەڵ تەجربەی ئەوان یەک ناخواتەوە بڵین ئیطلاعیتیان نەبووە و حتا لەناو خودی دەوڵەتی ئەسەد بە نەزەری من خەتایە بڵین خودی ئەوانش ئیطلاعیان نەبووە یا دەوڵەتێک وەکو کۆماری ئیسلامی ئیطلاعی نەبووە چون ئەمە یەک دەفعی پێش نەهاتە یعنی لەناو دەوڵەتی سووریە لە 2011 کە ئەو شەڕە شکڵی گرت سوورەتی گرت دیارە خودی دەوڵەتی ئەسەد بەشێکی زۆر لە وڵاتەکەی لەدەستدا بوو قدرەتێکی زۆر لەسەریان ئەمە بەرنامە لە پێشدا داڕێژراو بووەوە بۆ هەلێک دەگەڕان کە بەکردەوەی دەربێنن من پێم وایە ئەو شتە بەرنامێکی بەلێ چ دەوڵەتێک لە پشتی بۆ بە سوورەتی کامل مەسەلەی مایسە توانین لەسەر تورکیا قسە بکەین تقریبا شتەکان و شتە نیشانات بەڵام ئەوەی کە ئەمریکا چەندێک مؤثر بووە نازانین بەڵام پێم وایە بەرنامەیەک وەکە ئەو زلهێزانە بەخشێکی زۆریان خەبەریان بۆ وەلایەن خودی سووریەش خەبەریان بووە بەڵام پێشە ئەوە بووە کە لە سووریا توانایی حەڵی ئەو مەسئلەیان نەبوویانی لە قەیرانەکە گیریان کرد بەمان و ناو قەیرانەکە دکتۆر لەیلا ئێوە خۆتان ئاماژتان پێدات بە ئەم هێزە نێوەتانی کۆماری ئیسلامی دیارە کۆماری ئیسلامی لەگەڵ هەرە سوشکانی هێزە نێوەتەکانی بەرەڕووبەوە باری ئابووری و سیاسی بڵێن کۆمەڵایەتی ناوخۆی ئێرانیش خۆشتان زۆر باش ئاگادارن زۆر خراپە شانسیمانەوەی بڵێن خودی کۆماری ئیسلامی چەندێ لە وەزەتی ئێستادا ئاسان دەتوانێت لە دووبەرەدا شەڕکاریانی هەم لە ناوخۆ شەڕکات و هەم لە دەرەوەی سنوورەکانی من ئەگەر ئەم پرسیارەتان پەیوەندی بەم لەگەڵ پرسیاری ئەو باسی ئەوەڵ کە مەجرەحەم کرد چون هەردووکیان بە نەزەری من ارتباطیان هەیە ئەرزم کردن ئەو بەردە قورسە کە کۆماری ئیسلامی هەڵی گرت نەیتوانی کۆماری ئیسلامی بە جێگایەک بگەێنێ ینی نەیتوانی بە ئامانجەکانی بگەێنێ ئیسە لە ناو خۆی دووچاری کێشە بووە بەڵام ئەو کێشە فەرقێکی لەگەڵ چەند ساڵ لەمە پێشەیە لە چەند ساڵ لەمە پێش ئەگەر خەڵک ئێعترازیان بوو خەڵک داواکاریان بوو خەڵک ئێعترازیان بوو خەڵکی کوردستان ناڵێ من پێم وایە زۆر جیاوازی و تایبەتی خاص تایبەتمەندی خۆی هەیە خەڵک ئێعترازیان بوو لە جێگاکانێکی ئێران بەڵام ئێستا ئێعترازە تەبدیل بە نیرویەکی مخالف بووە وەکو ڕوانگەیەکی چۆنەڵێن ئۆپۆزیسیۆنێک لە ناوخودی ئێران شکلی گرتا کە فعلەن منسەجم نییە لە هەر جێگایەک و سەری هەڵدات بۆ نمونە ئێعترازی مەسەلەن معلمەکانە بینین ئێعترازی مەسەلەن ئیمڕۆ بازاڕی تارانمان بینێ بەڵام بەڕاستی ناتوانین بڵێن ئیمکانی هەیە لە 4 مانگی ئایندە لە 5 مانگی ئایندە
ئەو ئێترازە تەبدیل بە حرەکەتێک نەبێت کە حرەکەتەکە نەیەکی گەورە بێ بۆ کۆماری ئیسلامی بە بەکو نە ئیتر حرەکەتێکی ئێترازی بەڵکو وەکو ئۆپۆزیسیۆنێ لە بەرابەر کۆماری ئیسلامی قرار بگرێ تا بە کۆماری ئیسلامی زرەنگی کردووە کە ئەو شتانەی وەکو ئێترازهای مەقتەعی دانات بەڵام لە واقعیەتە کۆماری ئیسلامی ئیتر ئان لە مەرحەلە لە بعدەوە چون قەیرانەکانی بێحەد زۆرن چون بۆحرانەکانی زۆرن ناتوانێت مدیریەتی ئەو هەموو قەیران و بێستەڵاح بۆحرانەکات لە نەهایەتە کۆمەلگای ئێران ئەتوانێت بەرەو مەسیرێک بڕاکە لە ژێر دەسەڵاتی وا کۆنترۆڵی کۆماری ئیسلامی خارج بێت اعتراض ولی نازانین یا ببخشن شڕی ئەتوانین بڵێن اعتراضێک کە تەبدیل بە اعتراضێک شتێکە بێت کە ئۆپۆزیسیۆن ئەنجامیان بەڵام نازانین ئاخرەکەی ئەبێ بەچی ئایا پیرۆزە بن یا کۆماری ئیسلامی بە زۆر و بە هێز سەرکوتیەکان. زۆر باشە کاک ئەحمەد ئێستا دەنگێمەتان هەیە؟ بەڵێ دەنگمە داوای لێبوردنەکەم تەلیفۆنێکیان لێ کردم وتیشم یعنی دەستم پیانە بەڵام وا دیارە دەستێ دەرەوە ببورن ئەو بەشە لە قسەکانی لێلا خانم لە دەست دەرچوو من تکایە فەرموو کاک من ئەتوانم قسەکەمی دامە بدەم ئەگەر ئیجازە فەرموو. من ساڵی پاییزی 2012 لە ستودیۆک بووم وەکو ئێستا لایڤ پرسیاریان لێ کردم وتیان خۆپیشاندانەکانی سووریا پێ دوایە ئەڕۆخێ بەم نزیکانە مانگی نۆ بوو یعنی مانگی سەپتامبر بوو وتم باوەڕ ناکەم هەتاوەکوونێ ئاخری ئەم ساڵ یعنی 2012 بڕۆخێ گەهاتمە دەرەوە لە ستودیۆکە یەک دوو تەلێفۆنیان بۆ کردم دانیە تۆزێکیش گلەی لێم بوو وتی بێ قەزابی تۆ خەڵک خەریک نەی ڕۆخێن و تۆ لەی ناڕۆخێ وتم قسەی ئارەزوو ناکەم ئارەزوو ئەسمێنێ بڕۆخێ بەڵام ئەوەی کە من ئەیبینم ئەم ڕژیمە تاوەکو ئاخری مانگ ئاخری ساڵ ناڕۆخێ ئەمە ساڵی 2012 بوو بۆیە ئەوەی کە ئێوە ئەو پێشەکیە کە ئێوە باستان کرد خودی ئەوە ڕواڵەتێکی تریش نیشانەدا کاگەمیر ئەویش ئەوەیە کە ئەو هێزە نیابەتیانە کە ئێستا خامنەی دەڵێ نیابەتی نین لەم ڕۆژانە تەلەڤیزیۆنەکان کۆڵێ ویددیۆی کۆنیان بڵاو کردەوە کە سەردارانی سپا و فەرماندەکانی سپای لە ناو لە دەرەوە ئەڵێن کە ئەوانە هێزی ئێمن بەرحاڵ ئەوانە دانە ئێران دای نابوو وەک پاسەوانێ دانەی کە نەگاتە سەرۆکە کە پاسەوانی یەکەم و دووەم و سێوەم ئەوەڵ ئەوە باکوژێ بکوژێ دوای ئەوی تر دوای ئەوی تر تاگاتە بەردرگاکە ئەڵێ ئیشەڵا ناگاتە بەردرگاکە کە سووریە ڕووخا سووریە بەو مەعنا چاوەڕوان کراو بوو بەڵێ پلانداڕێژراو بوو بەڵێ لەبەرەوە 2011 وەختێک کە شۆڕشەکە لەوێ دەستی پێکەریت کەوتە 2012 بۆ سووریا من لە بیرمە ئەگەر بە شارەسەد هات وتارێ پێشکەش کە هەموو کەس چاوەڕوان بوو بزان ئێستا ئەڵێ چی سووریا لە جێی خۆی بوو ماڵکاول نەبوو بوو جەماعەتێکی تندڕە و تەبعەن دەستیان پێکردبوو بەڵام هێشتا هیچ نەکرا بوو کە هاتووتی نەخێر من نەمێنمە و سیاسەتەکە ئیدامەی هەیە دوایی معلوم بوو قاسمی سلێمانی و ڕووسیە و ئەوانە چوون هانیان داوە وتیانە نانا تۆ بەردی بناغی سیاسەتەکەی ئێمەی و ئەبێ لێرە تۆ بێ بمێنیتەوە ئێستا بەڵگەنامە دەرکەوتووە کە وەختی خۆی گۆیا ئیمەیلێک ئیفشا بووە ئەم بەینانە هەموو شتە دەرکەوتووە ئەم ڕێبەرانی ئێران بە ڕووتی ئەگەڕێن بەڕاستی ینی هیچێکیان لەبەران نەماوە لەبەرەوە هەموو شتێکیان دەرکەوتووە ئیمەیلێک کەوتەتە دەست ئیسرائیل کە نردوویەتی بۆ حەسەن نەسڕوڵڵا و بۆ قاسم سلێمانی وتێتی وەک لای خۆمان ئەڵێن وتێتی مەردی خرابن تووشی شەڕم مەکەن لەگەڵ ئیسرائیل یعنی من پێم خۆش نییە سووریە بکەوێتە شەر لەگەڵ ئیسرائیل و ئەوان و توانە نەخێت ئێمە پشتیوانیت لێ یەکەین هیچ خەمت نەبێ هێزەکانی تیژ لە بین نەبین 2011 کۆمەڵی ئالتەرناتیڤ هاتە پێشەوە بۆەوە بە شارەسەرتیان بابە وردە بکێشە کەنار چەندین وەزیری دەرەوەی پێشوو کەسانی ناوداری ناوسووریان ئامادەکردبوو قبوڵی نەکرد ئیتر کاولکاری دەستی پێکرد ئەمریکای شو دەستی تندڕەوەی ئیسلامیەکانی کرد دەزانن ئەبوو بەکر بەغدادی سەناتۆری ئەمریکایی جان مەکەین چوو ئەبوو بەکر بەغدادی بینی و وێنەیان هەیە بەیەکەوە لە ژوورێکە دانیشتون چەک و پارە و هەموو شتێکیان پێدان بۆەوە کە ئەوان وەزەکەی دامە بدەن کە گەی بە بنبەستێ نە ئەوان توانیان ئەسەد بڕوخێنن نە ئەسەد توانی ئەوان شتێ لێ بکە ئەم جارە رووسیا هاتە مەیدان کە هاتە مەیدان وتی بە شارەسەر نەجاتە دەن لە ڕووخان ئەو کاولکاریەی کرد کە ئێستا
تازە ئێمە فیلمەکانی بینین دوای ڕوخانی بەشار ئەسەد. من خۆم بەڕاستی پێم وان نەبوو لە دەوروبەری شاری دەمشق ئەو هەموو کاولکاریە کراوە، دیارە پێشتر پیان خۆش نەبوو فیلمەکانی دەرکەوێت. جا تورکیا خۆی بۆ حازرە کرد، ئەمریکا خۆی بۆ حازرە کرد، ئیسرائیل خۆی بۆ حازرە کرد، بەڵگەنامە دەرکەوتووە کە نەخۆش و برینداری جەبهەت النوسرەیان بردووە بۆ ئیسرائیل. ئیسرائیل لە نزیکی سنووری لە سووریە نەخۆشخانەی سەحرایی داناوە بۆ ئەو نەخۆش و بریندارانەی کە هی ئیسلامیە تندڕەوەکان، یعنی جەبهەت النوسرە و ئەم ئەحمەد شەرع و ئەوانە بردوونیان لەوێ تیماریان کردوون. ئەوان ئەمریکا لە جێی خۆی هەموو ئەمانە بوو، جا تۆ ئەمە هەڵگرە دای بنێ لەگەڵ بارودۆخێکی ترە. تورکیەیە کە تووشی قەیران بووە، ئەردوغان ئەگەر ئەو حیزبە تندڕەوەکەی دەوڵەت باخچەلی نەبووایە چەندین ساڵە نەیەتوانی حکوومەت بکە لە تورکیە. باری ئابووری تورکیە زۆر زۆر خراپە. شەڕی ئوکراین کە دەستی پێکرد ڕاستە بوو بە شوێنێکی هەناسەدان بۆ تورکیە، بەڵام ئەویش گوشارێکی تری خستە سەری. بۆیە ئەوان دەوڵەتی بایدەنیش ئەو تەکانوشەکانەی نەبوو کە پێویست بوو، تەنها ئەوەیشی نییە کە کابراایکی بەتەمەنە و پیرە و نەیەتوانی، هی ئەوە نییە، هی ئەوەیە کە بەڕاستی ساغ نەدەبووە ئەمریکا چی بکە و چۆن بکە. ترامپیش بەڕێوە بوو کە بێتە سەرکار، لە ناو ئەم بۆشاییەدا پلان ئامادە کرابوو بەداخەوە هێندێ لە خەڵکی عادی، بەڵام هێندێکیش لە لێکۆڵەری بەناو بە بۆچوونی من بەناو لێکۆڵەر زۆر عجایب وەختێ شتێ ڕووەدا پیان وایە هەموو بە وردەکاریەکانەوە بە جزئیاتەوە ئەمانە پلانی بۆدا ڕێژراوە. وان نییە. بەڕاستی تورکیە نەیەزانی دوای حەڵەب چییە بێ. ئەگەر هاتنە حەڵەب لە حەڵەبەوە ئیتر بەرەنگاریەک نەکرا، مقاومەتێن نەکرا، ئەوە بوو کە ئەردوغان وتی تازە ڕامەوەستن بڕۆن هەتاوەکوونێ دەمشقیش بچن، بۆیە هاتن بۆ دەبشت. کەواتە پرسیارەکە کورت بکەمەوە بە بۆچینی من ئەمە پلانێکی نێودەوڵەتی بوو بۆ ئەوەی دوو وڵات بخەنە داوەوە. یەکێ رووسیە بوو کە لە ئوکراین تەسلیم نابێت، تەسلیمی غەرب نابێت لەسەر مەسەلەی ئوکراین. یەکێکیش ئێران بوو کە ئێران دەیانویست پێی بڵێن بابە ئەوە غەزە، ئەوە حیزب الله، ئەوە نازانم ئەوانی تر حەشی شعبی زەعیف بووە، حتا حوسیەکانی سەر ڕایەوەی کە ئێستا جارجار موشەکەنێرن ئەوانی زۆر زەعیف بوونەتەوە. وتیان باشترین زەربە بۆ ئەوەی کە لە ئێران و لە رووسیە بدرێ ئەوەیە کە سووریە داگیر بکەین. بەڵام لەبەرەوە رووسیە وڵاتێکی گەورەیە، پەیوەندی باشی لەگەڵ ئەردوغان و لەگەڵ تورکیە هەیە و طبعا لە دەرەوە لە جێیتری دنیاش دەتوانێت سەرێشە دروستکە بۆ ڕۆژاوایش و بۆ تورکیەوانش. ئەو بەشی ئەویاندا سەفارەتی خۆی لە جێی خۆیەتی، پێگەکانی خۆی جارێ هەتا ئێستا لە جێی خۆیەتی، بەڵام ئێران تووشی ئەو چەرمەسەرێ بووە کە دەیبینین. ئەوە بە کورتی زۆر باشارەکە. زۆر باشە. دکتۆر لەیلا، من پێم باشە باسێ بکەین کە زۆر بە کەمی قسەی لەسەر کراوە، پێما خۆشتان ئاگادارن. ینی ئەوەی ژەوەیە کە ئەحمەد شەر یا هەمە بڵێن ئەم جەولانی پێشتر لەم ڕۆژانەدا باس لە غەرامە دەکات، ینی بە جۆرێک لە جۆرەکان دەڵێت کە کۆماری ئیسلامی دەبێت ئەگەر هەڵە نەکەم باسی 300 ملیارد دلاری کردووە کە وەکو خەسار کە وتویەتی خەساری گەیاندووە بە ئەم وڵاتە، ینی خودی سووریا جبرانی خەسارەتی گەرەکە، جبرانی خەسارت. ینی دیارە قسەشیان بووە ئەم لەولاوە داوای 30 ملیارد دلارەکەی دەکاتەوە، میش دەڵێنە خێرەمە 300 ملیارد دلار و دەتوانن ئەمەی لێکەم بکەنەوە. پێم باشە ئێوە خۆتان لە بواری حقوقیدا شارەزان، ئەمە لە بواری حقوقیەوە چەندە دەتوانێت ئەم شتە بەکردەوە دەربێت؟ ئایا ئەسەن شتی وای ئیمکانی هەیە؟ لەباری مافی نێودەوڵەتی ئێمە توانین لە دوو بەخش بەڕێزیکەین، هەم بەخشێکی سیاسی هەیە هەم بەخشێکی حقوقی. من زۆر مختصر سالیەکەم زۆر کەم تەوزیحێک بەمە خزمەتان. ئەوڵەن ڕۆشتنی ئێران کۆماری ئیسلامی بە هۆی داواکاری بە شارەسەد بۆ ناو وڵاتی سووریە لە 2011 کە باسی شۆڕشی ناوخۆ ئینقلابی ئەسڵ بەهاری عەرەبی پێشاد لە دەوڵەتی سووریە شەروا، ڕۆشتنی دەوڵەتی ئێران بە ناو سووریا
بە پێچەوانەی ئەوەی کە دەوڵەتی ئێران نەڵێت و بە هەر حاڵ پرۆپاگەندایەکی زۆریان هەیەکێمە بە پوشتێکی مەشڕ ڕۆژی نەتەناوە نەتەنها مەشڕ نەبوو کامڵن غێری مەشڕ بوو بەهۆی ئەوەی کات ئەسڵ مافی نێودەوڵەتی ئەو شتەی هەیە بە سوورەتی ئەساسنامە بە سوورەتی بەستڵا داکیومنت ئەوەی هەیە کە ئەڵێ بەختێکە لە ناو وڵاتێکا خەڵکێک هەڵەسن خەڵکێک ئینقلابەکەن خەڵکێک گەرەکیانە تەعینی سەرنوشتکەن بۆیان مشخص بێ کە داهاتوەکەیان چییە دەوڵەتی خارجی حەقی نییە کە واردی ئەو وڵاتە بێ حتا بە ئیجازەی دەوڵەتی بە ئیستلاح ناوخۆ لێرە سووریەیە حەقی نییە واردی ئەو وڵاتە بێ بە ئەو بزوتنەوە سەرکوت کات یعنی ئەوە ئەوەڵین بە ئیستلاح نەقزێکە کە کۆماری ئیسلامی ئەنجامیدا لە مەرحەلەی دووەمە کۆماری ئیسلامی باس هەر بە پێی مافی نێودەوڵەتی وەختی کە واردی سووریە بوو بە پێی ئەو داکیومنت و بەڵگانەی کە خودی شۆرای کۆمیسیۆنی شۆرای حقوقی بەشەری سازمانی ملل منتەشری کردە لە ساڵی 2011 لە چەندین مەرحەلە لە 2016 لە 2018 هەروە کە ئەوان منتەشریان کردا هەم دەوڵەتی سووریە هەم کۆماری ئیسلامی کە لێرە منزورم سپای قودسە نیروهای نظامی لە ئێران کە ڕۆشنەتە سووریا ئەمانە جنایەتی بینالمللیان ئەنجامدا ینی بە سوورەتی سیستماتیک جنایەتی عەلەیهی بەشەریەتیان ئەنجامدا بەرخەلافی ئەو کۆنڤانسیۆنانەی کە ئێرانیش عوزوێتی 1949 کۆنڤانسیۆنی ژنێڤە لەگەڵ ئەوە ئەمانە هاتن ئەمیش زۆر مهمە ئەمە شتێکی زۆر گرنگە جایسە جەمبەندیەکەم هاتن ئەمانە لە شەڕێکی ناوخۆی مەسلحانەی غەیری بینالمللی شەڕێکی ناوخۆ چون شەڕی سووریا شەڕی بینالمللی نەبوو شەڕێکی ناوخۆ بوو لە ناوڵاتی سووریا ئیتفاق کرد دەوڵەتی ئێران یعنی بە سوورەتی نامەشروع واردی ئەو وڵاتە بوو و ئەو وڵاتی دەرگیری کێشە کرد هەر وەکو دەوڵەتی سووریا مرتەکەبی ئەو جرم و جنایەتە بوو کە دەوڵەتی سووریا ئەنجامیدا قەتنامەهایەکمان هەیە کە شۆرای ئەمنیەت عەلەیهی دەوڵەتی سووریا سادری کردە ئێمە لە باسی بۆ نمونە بۆمبارانی بە ئیستلاح تەسلیحاتی شینیایی لە ئێدلە ببینین لە شارە کوردەکانی بینین زمانێک دەوڵەتی سووریا ئیسفادەی لێ کرد و ئێران پاڵپشتی بوو یعنی لە تەواوی ئەو جنایەتانە دەوڵەتی ئێران دەستی بووە وەکو دەوڵەتی سووریا دادگای بینالمللی کەیفەری ICC ئەمە بەخشێکە کە ئەتوانێ وەکو بە ئیستلاح وەکو دادگایەکی کەیفەری نێودەوڵەتی هەم بەزیەتێکی کەیفەری بۆ سەرۆکەکانی ئێراندانە لە خودی خامنەی گرتێتی تا کەسانێکە لە ژێر دەسەڵاتی بوون بۆ خودی دەوڵەتی بەشار ئەسەد داینەوە دیوانی بینالمللی دادگەستەری ICJ کە ئێران و سووریا هەردووکیان لەژێر ینی هەردووکیان عوزری ئەو دیوانە هەن ئەویش ئەتوانێت لەباری حقوقی و ینی لە ئەسڵا ئەویش چوارچێوی حقوقی بە تایبەت هەیە بۆ ئەوەی کە دەوڵەتی ئێران محکومکە دیارە ئیمکانی هەیە کە ئەو پەروەندە لە بخەنەڕێ توولانی بێت چون هێشتا ئەو دەوڵەتێک کە لە خودی سووریا هەیە سەقامگیر نەبوو وەکو دەوڵەتێکی دووفاکتۆش حتا ناتوانن ئیڕۆنایی لێ ببین بەڵام ئەتوانن ینی ئەگەر کۆمیسیۆنێکیان بێ ئەگەر ئەو بەڵگانە کۆکەنەوە هەروە کە شۆرای ئەمنیەت بۆ خۆشی بەڵگەی دات بۆ ئەو مەسئلە ئیتحادی ئوروپا بەڵگەی دا بۆ ئەو بگورم دەمەنێ قسەکانت ینی ئەوەی کە ئێستا سووریا خۆستا دەوڵەت پێک ناتوە ئایا ئەو دەتوانێت هەمچین دعای بکات داوای بکات دەوڵەتی سووریا ئایسا ئەو گروپی کە لە سووریا حاکمن حتا شەک هەیە کە بڵێن ئەمانە مەسەلەن دەوڵەتێکی دووفاکتۆیانی دەوڵەتێکی موقەتە یان ناچون مەخسوسەن هێشتا ئەمانیان وەکو چی ناسیە وەکو گروپێکی تێرۆریستی ناسیە بەڵام بەهۆی ئەوەی کە خودی ئەمریکا ظاهرن پەیوەندی لەگەڵگرتن دەوڵەتی تورکیا پەیوەندی لەگەڵگرتن رووسیا لەگەڵیان پەیوەندییان گرتا باوەڕ وایە کە ئەمانە وەکو گروپ وەکو نیوە دەوڵەتێک وەکو گروهی حاکم ئەیان ناسن گروهی حاکم ینی ئەمری واقع ئەو شتێک کە پێشاتە و حتا وەکو ڕوانگەیەکی دووفاکتۆ ئەتوانن نسبەت بەمانە بیان بێ چ ئەمەن چ دەوڵەتی ئینتقالی بە وجود بێت چ دەوڵەتێک کە بە ئیستلاح سابتە بێت لە دوای دەوڵەتی ئینتقالی لێرە شکل بگرێ ئەمان مافی ئەوەیان هەیە کە لە کۆماری ئیسلامی شکایەت بکەن هەم لە دادگاهای کەیفەری هەم لە دادگاهای حقوقی هەم لە ژێرنەزەری سازمانی مللی متحد بە هەم خارج لە سازمانی مللی متحد ئەمان ئەتوانن بە هەردوو شێوەکە شکایەت بکەن ئەشێ بەڵگە بن توول ئەکێشێ زمانی جوابدانەوەکەی بەڵام من پێم وایە وەختێک کە پەیگیریانی وان یەکە ساڵێک دو ساڵ توول بکێشێ ئەتوانێت زۆر توول بکێشێ بەڵام بە پێی وایە ئەو بەڵگانێکە خودی سازمانی ملل و نهادهای بینالمللی و ئەوانە لە دەستیان هەیەەوە وەزیەتەکە کامڵەن ڕوونا من پێم وایە ئەتوانن ئەو غەرامەت چون ئێران مەسئولیەتی بینالمللی پێیاکا بە هەروە دەوڵەتی سووریا دەوڵەتێکە ڕۆخات مەسئولیەتی بینالمللیان بۆ ئێران شەریکی ئەو مەسئولیەتە ئەتوانن داوای بکەن بەڵامی تر چەندێک بێت و بە شێوەیەک بێت و مەسئولیەتە چی بێت ئەشێ دادگانە تەعیین بکەن
زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەت من بۆ خۆشم بۆ پرسیار هەڵبەت ئەگەر نمونەش بێتەوە دیارە پرسیارەکە کەمێ قوڵ دەبێتەوە دیارە عێراق و کوێیت ئەگەر خۆشتان ئاگادار بن بۆ شتە پێشاتوە نازانێتتر لە موردی وا بوویانە کاک ئەحمەد بابینە سەرباسی تورکیا تورکیا دەڵێن لە کۆتاخیاندا براوەی سەرەکی سووریەوە زۆر کەسیش دەڵێن نەخێر ئیسرائیل براوەی سەرەکی ئەم دۆخەی ئێستای بڵین سووریە دەبێت ئایا سووریا نابێتە پاشنەی ئاشی یا بڵین نقطە زەعف بۆ تورکیا و تورکیا چەندە دەتوانێت زەربە لە ڕۆژاوای کوردستان بدات دواتر من پرسیارێکشم دەبێت هەر لەسەر خودی ئەم وەزیەتی ئێستای ڕۆژاوە من ئەو جار لەبیرم چوو یەکشت بڵێم ڕەنگەیە و تەلیفۆنە بێکات ئەویژەوەیە لە قسەکانی ئەو جارمە پێویستی زانم لێ زیاد بکەم کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر وای کرد کە مەجموعەی ئەوانەی کە ژووری بیرکردنەوەیانەیە و قوڵ بیرەکەنەوە و حرەکەتی مانگەکان و ساڵەکانی داهاتوو دیاریەکەن ئەوانە کەوتنە کێشانی نەخشەیە کە ئێستا ئێمە وردە بەڕێوەچوونی نەخشەکان ئەبینین ئەو کاولکاریە چون من لە بیرمە ژەنراڵێکی ئیسرائیلیم لە بیرە هەفتەی دوای 7 ئۆکتۆبر قسەیە کرد باسی ئەوەی کردوتی کە پارادایم گۆڕاوە بە تەواوەتی تازەیتە ئەوە نییە خەڵک پێی وا بوو هەفتەیەک 2 هەفتە زیاتری پێ ناچێ ئەم شەڕە بەڵام ئەوتی پارادایمەکە گۆڕاوە قسە لە چەندین مانگە و ئەو زۆختەکە قسەی کرد بەلای زۆر کەسەوە سیر بوو جا ئەوە یەک لایەن بە پێویست زانم کە بە تورکیەش مەربوطەوێتەوە یەکشی تریشم بە پێویستە زانم بیڵێم چونکو باسی ئێران ئەکەین و کردومانە ئەویژەوەی ئێران و ڕێبەرانی ئێران ئیسرارێکی سەیریان هەیە بڵێن ئێمە 2011 بۆیە چوین بۆ سووریا بۆ ئەوە کە سووریە ڕزگارکەین لە دەست داعش کەچی داعش 2013 هاتووە ینی 2 ساڵ دوای ئەوە داعش هاتووە بوو بە خەتەرێک و مەترسیەک یعنی ئەوە درۆ بوو هەر لە ڕۆژی ئەوەڵەوە هەر ئەو شتە بوو کە سەدام حوسێن دەیکوتەوە خەریکن من دروازەی ئومەتی عەرەبم گرتووە ئەگەر من بەری بدەمەوان دێنە عێراق و سووریە و لوبنان و ئەچن هەموو وڵاتانی عەرەبی داگیرەکەنەوە ئەمما لە مەسەلەی تورکیا زای چۆنە زۆر کەس باسی براوە و دۆڕاوەکە من پێم وایە تۆزێ زووە و پەلە نەکەین لەوە کە تورکیە بە براوە چون براوە ئەبێ بەرهەمێکی ببێ بۆی ئێستا کە ڕژیمی بەشار ئەسەد نەماوە ئێستا تورکیە کەوتۆتە ژێر فشارێکی ئێجگار زۆر لەبەر ئەوە هێزێکی چەکداری بەڕاستی بەکرێگیراو ئەمە بە معنای خودی ئینەکە بەکرێگیراوە چونکو کەسانێکن کە تورکیا ئامادەی کردوون ئەوی لەناو جێشی چی پێڵێن جێشی شعبی سووریە لە جێشی وەتەنی سپاس جێشی وەتەنی سووریە کە ئەوانە دێن ئەوانە ڕێک وەکو چۆن ئێران شیعەکانی ئاموزشی دان فێری کردن پرچەکی کردن ئامادەی کردن ئەگەر سەدام ڕوخا هەمویانی بردە ئەو دی و سنوورەکەەوە ئەمیش وای لێ کردبوون لە ئیدلیب هەمویانی ئامادە کردبوو لە حاڵێکا ڕژیمی بەشار ئەسەد نەماوە و خەڵک بە دوای ئارامیەکە ئەگەڕێن کە ئیتر شەڕ نەمێنێ بە بۆنەی تورکیەوە شەڕ لە بەشێکی سووریە ماوەتەوە بەڵام هەر ئەوە نییە نابێ بە خاڵی لاوازی چونکو خاڵی لاوازی تری زۆرە ئەبێ ئەوە قبولکەین کە ساڵهایە ڕاستە باکووری ڕۆژهەڵات بەدەست کوردەوەیە بەڵام باکووری ڕۆژاوایش بەدەست تورکیەوە بووە ویلایەتی ئیدلیب بەدەست ئەو کەسانەوە بووە کە ئێستا هاتوون و دەمەشقیان گرتووە و لەژێر دەسەڵاتی تورکیە بووە بۆیە تورکیە بەڵێ ئەوێ لەم بارودۆخە ئابووریە خراپەی کە عەرزمکردنی کەڵگوەر بگرێ و هەمیشەش ئەردوغان و زۆربەی دیارە دەوڵەتەکان وابوون بەڵام بە تایبەت ئەردوغان زۆر جار کە تووشی قەیرانەکە بێ بە دوای ڕێگاچارەیە کە ئەگەڕێکە قەیرانە ناوخۆییەکەی هەڵگەڕێنێتەوە ڕوو بە دەرەوە لە جێگایەکی ترەوە لەوێەوە پشتیوانی کۆبکاتەوە بۆیە خۆیشی نەیوت دەوڵەت باخچەلی وتی حەلەب چەند تەماشای قەڵای حەلەب بکەن بەسەریەوە بە زمانی تورکی نووسراوە و ئەوانەی کە ئاڵای تورکیان هەڵداوە وتیان جاوت چییە ئەوە لەسەری خۆی 400 ساڵ لەمەوبەر نووسراوە بە زمانی تورکی 400 ساڵ لەمەوبەر بەشێک بووە لە تورکیە دەزانن لە دوای شەڕی جیهانی یەکەم و لە جریانی سایکس پیکۆ بوو بە
سووریە و ئەو وڵاتانە دروست بوو کەەوە باسێکی ترە بۆیە تورکیا ئەبێ بە خاڵی لاواز بەڵام خاڵێکی بەهێزیشی هەیە هەڵبەتە لەبەرەوە دەتوانێت مەعامەڵەی پێوە بکە ئەمە ئەو دەیەویست لەم دەرفەتە کەڵک وەربگرێ هەم منبج و سەدی تشرین و ئەوانە بگرێتەوە هەم کۆبانی و ئەو بەشەش داگیر کاکەیتر کۆبانی بسڕێتەوە لە بیرەوەری خەڵکی کورد و لە پێشکەوتنخوازانی هێزە پشکەوتنخوازەکانی ناوچەکەدا بەڵام بە پێچەوانەی خواستەکەی ئەو ئەمریکا هێزەکەی لە 900ەوە کرد بە 2000 کەس و دیسان بە پێچەوانەی خواستەکەی ئەو ئەمریکا ئاڵای هەڵداوە لە شوێنێک و هێزی نردووەتە کۆبانی لە کۆبانی دایناوە کەوابێ تورکیا ناتوانێت بچێتە ناو کۆبانیەوە ئەمە زەرەرێکی قورسی هەیە چونکو بەڕاستی تورکیا ئامانجی ئەوەیە کە ئەم سووریە وای لێبێکە بەشەکەی سەرەوە بکەوێتە دەست ئەو و لەو ڕێگاوە گرەی بداتەوە بە ئەو بەشەی باشووری کوردستان کە داگیری کردووە ئەم خودی ئەمریکا چەندە مەسەڵەن احتمالی هەیە ئەم نیروی هەر لەوێ دابهێڵێتەوە ئەگەریەوە نییە دووبارە نیرۆکانی بکێشێتەوە چون زۆر جار کاری وا کراوە لایەن خودی ئەمریکاوە ئەزای چۆنە ئەوە زمانی ترامپ بوو کابراەک بوو بەناوی هەیە بەناوی برێت مەکگۆرگ ئەوە نوێنەری کۆشتی سپی بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام سەفەری ڕۆژاوا و هەولێر و سلێمانی و بەغا و ئەوانەیە کرد کە ترامپ هاتە سەرکار ئەم برێت مەکۆرکیان لە کار لابرد کە لایەن برد بوو بەوەی کەوتی ئێمە ترامپ وتی ئێمە هێزمان بۆچی هێزەکانی کێشینەوە بەڵام چەند سەناتۆرێ هەن یەکێ لەوانە سەناتۆرێکی بەدەسەڵاتە بەناوی لینزی گراهام سەناتۆر گراهام چوو خۆی چوو بۆ لای ترامپ و چاوی پێیکەوت و کارێکی وایان کرد 900 کەسیان هێشتەوە بەڵام هەر ئەوەیش نییە پرۆژەیەکی ئابووری گرنگی بوو ترامپ لە تورکیە جێبەجێ بکە و هەڕەشەی کرد لە ئەردۆغان ئەمە مەشهورەکەڵێن ئەو تەلەیفۆنەی ترامپ بۆ ئەردۆغان وەزەکەی گۆڕی تەلەیفۆنێکی لێ کرد کوتی ئەگەر فشار بێنی هێزەکانتان بێنە ناو سووریەوە ئەو بەشی کوردەکەی بەشی کوردستانەکەی ئەو بەهینە هەڵەوەشێنمەوە ئەو پرۆژە هەڵەوەشێنەوە کە پرۆژەی میلیاردی بوو و ئەردۆغان ئەیزانی سنە و پرۆژە بۆ ئابووری ئەوێ گرنگە جگە لەوەی کە ترامپ بۆ قسەکانی تریشی کردبوو کە ئێمە پێویستمان بەوەیە ئەوە یەک دوو ئەگەر بە هەڵا نەچووبێتم جیمز جفری هەیە کە ڕاوێژکاری سیاسی ترامپ بووە لە دەوڵەتی پێشوە لەم ڕۆژانە چاوپێکەوتنێکی کردە دەڵێ ڕاگررتنی ئەم ڕۆژاوە هێزی ئەمریکا لەوێ زۆر گرنگە لەبەر ئەوە لەبەر بوونی حەشتی شعبی و نفوزی ئێران لە عێراق مانەوەی هێزی ئەمریکا لە عێراق بەشە کوردیەکەی لێ دەرچێ کارێکی زەحمەتە و ڕاستە ئەمریکا ناوێ هێزەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕازمێنێتەوە ئیکشێنێتەوە بەڵام پێگەیەکی پێویستە بۆ ئەوە بتوانێ هەر وەختێک کە بە کەوتە بارودۆخێکی تایبەتیەوە ئیسفادەی لێ بکە بۆیە من پێم وایە بەم جوانن هێزەکانیان ناکێشتێنەوە زۆر باش دکتۆر لەیلا ئەگەر ئیجازە بدەی من لەسەر تورکیا باسێک هەیە هەڵبەت بەڵام با دواتر دەچینە سەر باسی ئێران منەوە پرسیارەش لە کاک ئەحمەد بکەم کە عادڵانە بێت کە پرسیارێک زیاتر لە بەڕێستان کراوە کاک ئەحمەد ئاگاداری ئەم دیداری نوێنەری حزبی دەمپارتی بوون لەگەڵ ئۆجەلان کە کرا ئەمڕۆ زۆریە لە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆوە ئەم دانیشتنەوە چەند پامێک لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانەوە دیارە درا بوو لەوێدا کە دانیێکیان زۆر بەرچاوە لەو خاڵانی کە باسکراوە ئەڵێت بەهێزکردنی برایەتی تورک و کورد لە نوێوە ینی نەک هەر بەرپرسیارەتێکی مێژوێ بەڵکو پرسێکی گرنگ و بە پەلەی چارە نووسازە بۆ کۆی گەلان باشە ڕێبەرێکە زیاتر لە چارەگە سەدەیە کە بڵین لە زیندان و لە شوێنی تاکە کەسیدا وە دابڕاویشە بەڕاستی لە کۆمەلگادا ئایا ڕەواو دروستە بڕیاردەری کۆتایی بڵین ئەم پرۆسەی شەڕ و ئاشتی بێت ئەسەنەمە تورکیا یا بڵین جناحی بڵین ئەفراتی تورکیا مەبەستیان چییە لە پێشخستنی بڵین عەبدوڵڵا ئۆجەلان ئەمە نابێتە بڵین پاڵ پەیوەندان یا باڵباڵێنی ناو پەکەکەوە کێشە دروست ناکات لە ناویاندا بەرەوەڵا دروستێکە بەڵام پێشەوەی ژەوکارە بێت دروستی کردووە پێشتر پێشەوەی ئۆجەلان بگیرێ ساڵی 1999 کە سەردەمی حافز ئەسەد بوو باوکی بەشار ئەسەد ئەو وەختە ئۆجەلان خۆی
دەسەڵاتی تەواوی بوو بەسەر هەم گەریلاکانیا و هەم لەباری سیاسیەوە خۆی بڕیاردەری هەموو شتێک بوو بۆیە بڕیاردان بۆ ئەو کارێکی ئاسان بوو بەڵام کە گرتیان دوای ئەوەی تر بارودۆخەکە بە تەواوی گۆڕا جارێ ماوەیەکی زۆر نیان هێشیش پەیوەندیە بگرێت لەگەڵ هیچ کەسێکە بەڵام دەبێ چەندین شت لە یەک جیا بکەینەوە یەکەم ئەوەی کە تورکیا بارودۆخێکی هەیە کە توانی ڕێگایدا بەوە کە چەندین حیزبی کوردی دروست بێ وەکو هادەپ و دوای ئەوەی دوای بوو بە هەدەپ و دوایە بوو بە ئێستا دەمپارتیە ئەم حیزبانە وردە وردە بوون بە پێگەیەک لە ناو کۆمەڵگەی مەدەنی باکووری کوردستانە لەمە لە کاتێکدا بوو کە پێگەیەکی زۆر بەهێز لە قەندیل بوو ئەویش دەسەڵاتی سیاسی و سەربازی و گەریلای پێکاکا بوو لەوێ کە ئەوانیش دەسەڵاتێکیان بوو دوایەوە وردە وردە لە بەهۆی ئەو بارودۆخە سیاسیە تایبەتیەوە کە پێشهاتە بوو وردە وردە تورکیە کەوتە کێشەوە و ئیتر بەوە گەیشتن ئەم هاکان فیدانە سەرۆکی دەستگای میتی تورکیە بوو کەوتە بین کەوتنە گفتوگۆکردن لە ڕێگای نۆروێژەوە کەوتنە گفتوگۆکردن بینی سەرکردایەتی پێکاکە و ئیمرالی ینی ئۆجالان ئەوە بوو کە نەورۆزەکان لە ئامێت گیرا ئەوە بوو کە ئەو نەورۆزە گەورانە گیرا و چی بۆیە وردە وردە دەستیان کرد بەوە کە چەک نەک چەکدا بنێن بەڵام وردە وردە گەریلا بگەڕێتەوە بۆ شاری تر بەڵام کە پێویستی پێی نەما دەوڵەتی تورکیە پێویستی پێی نەما و زانیان نەبابە بە تایبەتی ئەردۆغان تەمەشای کرد ئەگەر حیزبە توندڕەوە ملیەکەی تورکیە مەهەپە ئەوەی دەوڵەت باخچەلینەوە کارەکان ناچێتە پێشەوە بۆیە پیان هەڵوەشانەوە کە هەڵیان وەشانەوە یەکشیان نەتوانی هەڵوەشێنەوە ئەویش ئەو حیزبەکەی هادەپ بوو لە حیزبی هادەپە کەسایەتیە کاتە سەرەوە سەلاحەدین دەمیرتاشە سەلاحەدین دەمیرتاش بوو بە کەسایەتیەکی وەها کە نفوزێکی ئێزگار زۆری پەیدا کردووە هاتە تەلەڤیزیۆن گۆرانی ود سازی لێدا وە زیاتر لە 10% دەنگی خەڵکی تورکیە هێنا نەک هەر خەڵکی باکووری کوردستان خەڵکی تورکیش ئەمە بۆ تەشکیلاتی وەکو پێکاکا بڕێک نامۆ بوو کە کەسایەتیەکی تر بێتە دەرەوە ئێستا لە ڕۆژاوای شتێتریش ڕوویداوە ئەویژەوەیە مەزلوم کۆبانیش دروست بووە کە من گوێم لە لێکۆڵەر بوو لە تورکیە و لە دەرەوە لەم ڕۆژانەدا بە تایبەتی باسی ئەویان کە ئەکرد باسی خۆشەویستی ئەو و ناوبانگ و ناودەنگی مەزلوم کۆبانیان لە تورکیەژە کرد نەکات لە ناو کوردەکانە خەبەرنیگارەکە تورک بوو لە ئێنەوە قسەیە کرد دەیکرد لە ناو تورکەکانیشە ئەوەی بۆ پەیدا بووە جا ئالەم بارودۆخە عەبدوڵڵا ئۆجالانێک کە ئێمە نازانین چەند کاناڵی تەلەڤیزیۆن ئیجازە هەیە تەمەشای بکە چەند ڕۆژنامە ئیجازە هەیە بخوێنێتەوە بەڵێ کتێب زۆرە خوێنێتەوە بەڵێ کتێبی زۆر نووسیوە بەڵێ لێکدانەوە ئەدا بەڵام نزیکەی 3 ساڵ و شتێ بوو هیچ کەس چاوی پێی نەکەوت بوو و زیندانەکانی تەواوی وڵاتانی دنیا زیندانی سیاسی بەتایبەت نیشانی داوە بەعزە زیندانیەک ئەگەر ڕۆژنامەیشیان بۆ ببەن هێن دێشت لە ڕۆژنامەکە قرتێنن جای بن بۆ ئەوێ بۆی دادەنێن ئایا ئینتەرنێتی هەیە کە بە بۆچوونی من ئینتەرنێتی نییە جا پرسیارێکی گەورە ئەوەیە ئایا دەکرێت متمانە بکەی بە ڕێبەرێکە 1000 خۆشەویستیش بێ و سەرکردەی تاقانە بێ و ئەوە بێ بەڵام ئاگای لە دنیا نییە بتوانێت لە بڕیارێکی وەها گرنگە بێتە پێشەوە قسە بکە ئەوە لایە بەڵام لای تریشی هەیە ئەویش ئەوەیە ئەم دوو کەسە کە دوێنێ چوون چاویان پێکەوتووە هەم پەروین بڵدان و هەم ئەو سری سورەیە کە چاویان پێکەوتووە هەردووکیان سیاسەتمەدارن من بەتایبەت پەروین بڵدانەکە نەزانم ژنێکی زۆر زیرەکە لە حیزبەکەی هادەپا بوو ئێستا لە حیزبی دەما هەیە ئەمانە چەندێ توانیانە قسەیان لەگەڵا بکەن و چەندە وەختی ئەچن بۆ لای ئایا لە چوارچێوەیەکان کە بە کامێرایش و بە میکرۆفۆنیش میتی تورکیا ئاگای لیانە هەرچیەکەکەن و هەرچیەکەڵێن کە معلومە لێ ئەوە وایە ئایا لەم چوارچێوەدا ئەکرێ چاوەڕوانی بڕیارێکی زۆر گرنگ بکەین من پێم وایە شتەکە ئاڵۆزە بەڵام کۆتایی بەوەیەنم کە عەبدوڵڵا ئۆجالان لە ناو پێکاکە و لە ناو ئەو بزوتنەوەدا ئەوەندە بەهێزە کە ئەگەر بڕیارێک بدات زۆرینەی ڕێکخراوەکەی بە قسەیەکەن و ئەوەیش وەکو ئێوە وتان ئەبێتە هۆی دابەشکردن بەشێک لە قەندیل قبوڵی ناکەن
بەشێک لەوانەی تیش قبولی ناکەن وەکو بینیمان ڕێک ئەو وەختەی کە باسی گفتوگۆ بوو چوونەوە تەقینەوەیان کرد لە ئەنکارە کە لەوانە بۆ هەموو شتێک تێکشەوێنێ. باشە کاک ئەحمەد مەبەست لەم کارەش هەر ئەم دابڕانە نییە ئەم لێکترازانە لێک جاهەوەیە فێڵەکە فێڵی تایە بۆچی دەوڵەت باخچەلی ئێڵێ ئەحمەد داودۆغڵو کە سەرۆگوەزیری ئەردۆغان بووە سەفەرێکی کرد بۆ هەولێر 2 هەفتە وابزانام 3 هەفتە لەمەوبەر بوو لەوێ گفتوگۆیەکی کرد پرسیارێکی سەیری کرد و ئەمە ئەحمەد داودۆغڵووە مەوانیە بڵێ هەواداری پێکاکە قساکە کوتی باشە پێم سەیرە جەنابی سەرۆک کۆمار بۆچی هیچ ناڵێ خۆی کەچی دەوڵەت باخجەلی هەرچی سێشەمەیە دێتە پارلەمان وڵێ با بچین لەگەڵ پێکاکە قسە بکەین با بچین بۆ ئیمرالیەوە بکەین مەبەستیان ئەوەیە کە ئەم بزوتنەوەی کوردستانەش بە ئیسڵا دابەشی بکەن و وای لێ بکەن ئەو جەماعەتی کە لە قەندیل دانیشتون بێسەریان بکەن هۆکارێتریشی هەیە ئەویش ئەوەیە بۆ بردنەوەی هەڵبژاردننی داهاتویان و بۆ گۆڕینی دەستور قانونی ئەساسی تورکیە پێویستیان بە حیزبی دەم هەیە ئەگەر حیزبی دەم ئۆجالان لە زیمنانی ئەمرالیە ڕازیان بکە بڵێ ئێوە دەنگ بدەن بەو پرۆژەیە ئەردۆغان دەیکات ئەوەش ئەبێتە ناکۆچیەک لە بینی شار و شاخ وەک لە باشوور دەیڵێن باشە ئەوەشمان ئەبێ لە بەرچاو بێ و جگە لەوەیش من پێم سیر بوو ئۆجالان لە پەیامەکەی ئەو جۆرەی کە پەروین بۆڵدان خوێندیەوە لە پەیامەکە باسی باخچەلی شەکا و باسی ئەردۆغانی شەکا کەچی ئەردۆغان تا ئێستا هیچی نەوتووە من پێم وا بوو هەر باسی باخچەلیەکە و ئەویش داوایە بکە ئەوە نییە نەخۆز وەزیرەکەی سەرۆک وەزیرەکەی ئەردۆغان خۆیڵێ سەرۆک کۆمار هیچی نەوتووە بەڵام بە هەرحاڵ بارودۆخەکە زۆر ئاڵۆزە ئەمریکایش تێدایە وڵاتانی ئوروپایش تێدان و ئەمە بەشێکی زۆریشی گرێدراوەتەوە بە ڕۆژاواوە بەڵام یەک شتیش بڵێم بەشێکی زۆری ئەم دیدارێ ئەو دوو کەسە لەگەڵ ئۆجالان نهێنیە کە ئێمە جارێ نایزانین و معلوم نییە کەی ئەزانین یا ئەسڵەن بزانین یاننا زۆر باشە دکتۆر لێلایەوە لەسەر ئەم باسە لەسەرەوەی کە باسم کرد ئێوە قسەتان هەیە کاک ئەحمەد زۆر بە جوانی بەخشێکی زۆر لە بابەتەکەی مەترح کرد دیارە ئالێراگە من هەرگەڕێمە بۆ سەرباسی نزمی نوین من پێم وانییە کە ئەمە شتێک جیابێ لەو پرۆژەی نزمی نوینەکە لە قەرار لە ڕۆژهەڵاتی ناوڕاست پێش بێت چون دەوڵەتای منتەقە پێی هەتا مەسئلەی کورد گەرێکیان بێ گەرێکیان نەبێ خودی مەسئلەی کورد وجودی هەیە بەڵام خودی کوردیش وەکو هێز کە ئیسا ئەو هێزەی کە لە ڕۆژاوا هەیە وەکو حتا هەریمی کوردستان کە ئەبیش بۆ خۆی مۆجودیەتێکی هەیە وەکو ئەو دەرخاستەی کە کوردەکانی بێسەڵاح باکوور هەیەنەوە حتا بەخشێک لە ئەو هێزەیشە لە ڕۆژهەڵات هەیە بەتایبەت لە دوای بزوتنەوەی ژێنا لە واقعیەتە ناتوانن ئەو شتێک کە بەناوی مەسئلەی کورد و هێزی کوردی هەیە چ لەباری بێسەڵاح مادی و واقعیۆ چ لەباری ڕەوانی و ئینکاری کەن بە دیارە کوردیش ئەبێ بە بەخشێک لەو تەغیر و ئەو وەزعیەتی کە لە ناو بێسەڵاح نەزمی نوینی ئستراتیژیک پێش دێت و ئەگەر ئێمە بە شێوەیەکی کەش چاو لە مەسئلەکەکەین ئەوەیە کە بەئیستلاح دەوڵەتی تورکیە زۆری بۆ گرنگە کە لەم مەسئلە نەیدۆڕێنێ شتێک لەدەست نات دەوڵەتی تورکیە بۆی مهمە بڵێ کە من وەکو ئاشتی خوازێک دێم من دێم باسی ئاشتیەکەم منم کە دێمە پێش و ئەڵێم ئۆجالان بێتە پارلەمان قسە بکات ینی من دەستی ئاشتی درێژەکەمەوە منم ئەو پرۆژە وەکو سڵح بەرزیەکەم و ئەو پەرچەمی سڵحە بەرزەکەمەوە دیارە بەهۆی ئەوەیە کە لەناو خودی تورکیا بەهۆی قەیرانی ئابووری کە هەیە بەهۆی ئەوەی کە تورکیش خارج لە ڕۆژهەڵاتی ناوڕاست نییە تورکیش خارج لەو وەزعیەتە نییە کە ملەتەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست تەجروبەیەکەن هەروەکو کوردەکان هەروەکو بەخشێک لە تورکەکان کە ئەتوان ئەوانش بەخشێک لە جنبشێکی سێکۆلار بەڵام نەبتونی بەئیستلاح گروپای زۆر ڕادیکاڵی تورکیە بن ئەوانەیش نەقشیان هەیە و هەمووی ئەوان وەختی کە دەستان بەدەستی یەکۆ لە نەهایەت تا دەوڵەتی تورکیا گەرەکێتی چۆن بڵێن کەوێتە پێش حەوادث یانی دەوڵەتی تورکیا گەرەکێتی پێش لەوە کە ئەم مەسئلەی کورد بەڕاستی بێ بە قەیرانێکی زۆر گەورەتر بۆ خۆی لە هەردوو تەرەفە کۆ بڵێن من قەدەمم هەڵگرتووە بەڵام ئەمە ئالێرایە کە هێزەکانی ڕۆژاوا بە هێزەکانی کوردی ئەشێ زۆر ئاگادار بن بەهۆی ئەوەی کە ئۆجالان ساڵیانی ساڵە لەو منتەقە ساڵیانی ساڵە لە زیندان بۆ بە
دوای لەو شتانێک کە کاک ئەحمەد زۆر جوان باسی کرد لە زۆر شتی دنیای ئیمڕۆ خەبەری نەبێ ئەوە نابێ بێ بە مەسئلەیەکە ئەو بێستەڵا ئەو شکافە لە بینی بە قەولی خۆیان شاخ و شار ئیجاد بێت بەڵکو هێزەکانی کوردیش بتوانن لەو فرسەتە لەو وەزیەتی کە پێشدێ وەکو فرسەت نەوەکو تهدیدێکی سپادەکەن ینی بێ بە خاڵێکی بەهێز نەخاڵێکی لاباس بۆ لایەنی کوردی. زۆر باشە دکتۆر لا من پرسیارێکمە هەیە لە بەڕێستان ئەگەر ئیجازە بدا کاک ئەحمەد ئەم سەناتۆرانی کە ئێستا و تیمەی کە خودی ترامپ دروستی کردووە نزیک دەبێتەوە لە وەرگرتنی دەسەڵات لە 20 مانگی داهاتوودا ئایا بە هاتنی بڵێن ترامپ و نزیکیە کە لەگەڵ خودی ناتانیاهۆ هەیەی وەم سەناتۆرانی کە جمهوری خاکان کە زۆر تونوتیژن بەرامبەر بە کۆماری ئیسلامی چەندە پێتان وایە شەڕەکە دەکێشێتە ناو سنوورەکانی بڵین خودی ئێرانەوە ئایا خامنەی ژارەکەی دەخواتەوە یا ئەسڵن ئەو سناریۆی کە ئێستا لە سووریەدا ڕوویداوە دووپات دەبێتەوە بۆ ئێران؟ دیارە کۆمارخوازەکان لە ئەمریکا وەختێک کرۆز وەکو چەند نەفەر لە سناتۆرەکانیان زۆریان قسەیان کردا باستیان مەترح کردە بەڕوونی کۆماری ئیسلامی خودی خامنەیان تاکید کردووەکە دەسەڵاتت ئەڕوخی هەروەکە بنیامین نێتانیاهوش ئەویش لە زۆر لە گوتوبێژەکانی بەتایبەت لە دوای مەرگی حەسەن نوسڕڵڵا ئەویش باسی لەسەرەوە کردە کە ئەو نزمین و بینە ئێمە حاکم یەکەین و دیارە بە لە بینچوونی ئەبێت بە لە بینچوونی یا زەئیفبوونەوەی کۆماری ئیسلامی بە بەخشێک لە نیروهای ئیسرائیلی وەکو بەزەیری دەروی ئیسرائیل کە باسی لەوە کردە کە خودی کۆماری ئیسلامی ئەوروپی ئێمە ئەگەر هەمووی ئەمانە لە نەزەر بگرین ئەش زاهری قەزیەکەمان نیشان بات کە کۆماری ئیسلامی لەگەڵ قەیرانی ناوخۆی بەهۆی ئەوەی کەیتر زلهێزەکان گەرەکیانە ئەو نەزمینۆبینە ئیجادکردن و دیارە ئەمریکا لەگەڵ ئەو نەزمینۆبینەیە کە ئیسرائیل باسی لەسەر کردەیە ئەنجامی داوە حتا ئیمکانی کە وڵاتایەک وەکو عەرەبستان ئەوانش لەگەڵیانە هاوڕێی بن ئیمکانی ئەوەی هەیە کە کۆماری ئیسلامی بەرەو ڕووخان بڕوات ئیمکانی هەیە بەرەو ڕووخان بڕوات ئەو چون قەیرانی ناوخۆشی زۆرەوە ناتوانێت ئەو قەیرانە ناوخۆی کۆنتترۆل کات بەڵام لە تەرەفێکیەوە کۆماری ئیسلامی بە هەر حاڵ ئەویش وەکو بێستڵا پلان وەکو بەرنامشتیشی بەدەست و هەیە ئامرازی هەیە کە بەرابەر ئەوان ڕاوێستی بەتایبەت بەرنامەی هەستەیی کە وەکو کارتێکی ئەسڵی لە دەستی هەیە وە گەرەکێتی بۆ کارتە بەخۆلی معروف کایەکە بە نسبەتی ئەو قدرەتی کە هەیەی و بە نسبەتی قدرەتێکە پرزن دەوڵەتی ئەمریکایە ئیسرائیل هەیەە بەڵام ئەوەی کە بە چ شێوێک بتوانێت شتەکە چێتە پێشۆ ئەمێنێتەوە بۆ بیسی ژانویە ئەگەر دەوڵەتی ترامپ کە بێتە سەرکار باس لەسەرەوەی کە لە مەرحەلەی ئەوەڵە دووبارە تەحریمەکان اتفاقەکەوێت و ئەلێی کۆماری ئیسلامی دژی ئێرانە و تەحریمانە پێش دێتەوە دوایە بەرنامەی هەستەی ئێران کە دەوڵەتی ئەمریکا وتێتی ترامپ وتێتی زۆر بە جدیەت ئێمە پەیگیری ئەکەین لە تەرەفێکیکەوە بۆ دەوڵەتی ئیسرائیل زۆر گرنگە کە کۆماری ئیسلامی دەست پێیان نەکا بە تەسلیحاتی ئەتۆمی کۆرێ شمالێکی تر دروست نەبێت کە حتا بێستڵاح سازمانی مەلەلیش نەتوانێت کۆنتترۆڵێکاوە خۆی زۆر ڕاحەت خارج لە هەر قانونێک ئەمەڵکات ئەوە وەکو مەسئلەی گرنگ بۆ دەوڵەتی ئەمریکا بۆ ئیسرائیلیش هەیە بەڵام کۆماری ئیسلامی لە وەسعیەتێکانیە کە بتوانێت بە پێچەوانەی چەند ساڵی گوزەشتەکە بە هەر حاڵ چەندین بە قەولی خۆیان لە لوبنان و دوایەوە مەسەلەن سووریە و یەمەن و دوایە عێراقیان بەدەستەوە بوو ئیسە کۆماری ئیسلامی هەمووی لەدەستا یعنی لە جەمبەندیەکە عەرسان کەم ئەو هەڕەشەی کە ئەم کۆمارخوازەکان بە هەروە دەوڵەتی ئیسرائیل لەسەر کۆماری ئیسلامیەکەن ئەتوانێت زۆر جددی بێت ئەتوانێت زۆر جددی بێت بەڵام نازانین بەڕاستی ئایا لەناو خودی ئێرانە دروستە پۆتانسیل بۆ ڕووخان هەیە پۆتانسیل بۆ تەغیر و ئاڵوگۆڕ هەیە بەڵام کۆماری ئیسلامی ئەتوانێت لەگەڵ ئوروپا و ئەمریکا مذاکرەکە امتیازیان پێبا لە حوزەی بینومەلەلی لە مەسئلەی حتا بێستڵاح تەسلیحاتی ئەتۆمیش لە باسی وزەی ئەتۆم چاوپۆشەی بەڵام لە ناوخۆ حتمەنە و بێستڵاح ئەو سەرکوتەی زۆرترە بێ ئەگەینە هەرو باس ئەوڵکە کاک ئەحمەد وتی کە ئێمە لە ساڵی لە ئەوایلی 2025 قسە لەسەرەوەکەین کە ئایا کۆماری ئیسلامی ئیسە ئەڕوخێ نازانین من نازانین ئایا بەڕاستی ساڵێکی تر 5 ساڵی تر 6 مانگی کە دانیشتین کە دووبارە قسەی لەسەرکەینەوە بڵێن نازانین کەی ئەڕوخێ ئەشی چاوەڕێی ئەو وەزعیەتە بین کە وەکو پلان وەکو واقعیت خەریکە شکڵک دێ بەڵام سەختە فکرەکەینەوە کە ئەوانش لە کۆنتترۆڵی کامل دڵهێزەکانە بێ کۆماری ئیسلامیە حتا لە کۆنتترۆڵی خەڵکە بێت.
زۆر باشە کاک ئەحمەد یەک پرسیارمان بۆ هاتووە مەجبوری بچینەوە سەر و باسی ئەم دیدارە بەڕێزێک نووسیوێتی ئەم چاوپێکەوتنەی دەمپارتی وەکو نێونەری ئەردوغان لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ئایا بۆ کڕینی وەخت لە کوردەکانی بەشی باکوور کە سەبارەت بە بارودۆخی کوردانی ڕۆژاوە بۆ ئەوەی بێدەنگیان بکات تاکو بە دەستێکی ئاواڵە و هێرش بێتە سەر ڕۆژاوە ئەم چاوپێکەوتنی ئەنجام داوە یان ئەوێ مەسلەی کورد بە دیالۆگ حەل بکات زانی ئێمە کوردی ڕۆژەڵات بە تایبەتی تەجربەی ئەوەمان هەیە ئەو ساڵێک کە ئێمە یەکەم گفتوگۆکانمان دەست پێ کرد لەگەڵ جمهوری ئیسلامی لە مەهاباد لە شاری مەهاباد چەندین جار لە کۆبوونەوەکانمانە ئەمانوت با بە فێڵمان لێەکەن درۆەکەن ئەوانەیە کە هاتوون بۆ ئەوەیە کە بمان خەڵەفێن هەتا خۆیان بەهێزەکەن ئەو وەختانە بەعزێک کەسیانوت ئێوە تندڕەون و ئەمجار ئەوە کە ئاڵێم چێبووین هەمومان بووین وە نەبوو لە هەم لە حیزبی دموکرات من کە لە لای یادی بەخێر مامۆستا شێخ عیزەدین بووم بەڵام هەم لە کۆمەڵە بە تایبەتی هەم لە ناو حیزبی دموکراتە و هەم لە ناو چریکی فەداییشە ئەوە بوو ئێستاش مەسەلەکە ئەوەیە تۆ وەختێ لەگەڵ دوژمن ئەچیتە ناو گفتوگۆوە هەم تۆ ئەتەوێ فێڵ لەو بکەی هەم ئەوەیە فێڵ لە تۆ بکە نابێ بە کەسەکە بڵێ مەچۆ ناو گفتوگۆکەوە ئێمە شتێکمان هەیە بەداخەوە دەڵێن کە کورد لە مەدانی شەڕا هەمیشە سەرکەوتوو بووە یا زۆربەی کاتەکان سەرکەوتوو بووە و لەسەر مێزی گفتوگۆ دۆڕاندومانە ئەم جارەیش خەریکین وامان لێ بەسەر دێ لە ڕۆژاوە بەڵام ئەوەی کە بچێتە ناو گفتوگۆ ئەوەی کە دەمپارتی چووە چاوی بە ئۆجالان کەوتووە ئۆجالان ئەوێ یارمەتی دەربێ من پێم وایە ئەوە کارێکی باشە مەسەلەکە ئەوەیە کە چۆن یارمەتی دەربێ ئامادە بێت چی بدا لێرە ڕۆڵی کەسایەتیەکی تریش مهم ماوی سەلاحەدین دەمیرتاشە ناکرێ سەلاحەدین دەمیرتاش لە زیندان بێ لەبەر ئەوە کە ئەردوغان خۆشی لێ نایەوە بە ڕقیب و منافسێکی خۆیەزانێ بەڵام لەو لایشەوە خەریکن لەسەر شتێ گفتوگۆکەن کە ئەسقەزا کاکڵەی هەموو قسە و بۆچوون و سیاسەتەکانی سەلاحەدین دەمیرتاشیشە بۆیە بەڵێ تورکیە بۆ فێڵکردن ئەچێتاوێ بۆ فێڵکردن ئەچێ بۆ ئەو کارە ئەچێ بەڵام ئەمیرەگەی جازم دەیت تۆزێ یەک دوو دقیقێ من لەسەر ئەو مەسەلەی ڕوخانی جمهوری ئیسلامی شتێک بڵێم بە بۆچوونی من ئەوەی کە ئەلان ئێران لە بەردەم چەندین بژارایە و ئەبێ زۆر ئاگامان لەوە بێت کە بارودۆخی ئێران بە تەواوی جیاوازە لەگەڵ وڵاتانی تری ناوچەکە ئێران وڵاتێکی زۆر گەورەیە چ لە باری جغرافیاییەوە چ لە باری سیاسیەوە هەموو بەری باکوور یعنی شمالی خەلیج بەدەستیەوەیەتی و ئەم ساڵانە شەڕی ئەوە بووە کە وەکو هێزی قبوڵی بکەن و ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ساڵی 2015 لە ڕاستیدا قبولکردنی بۆ وەکو هێزێ بەڵام لەبەر ئەوە کابرایەکی چینەیی ڕق ئیدۆلۆژیک و نازانم هەموو شتێک لە ڕێبەری ئێرانە کە لە هیچ تێناگا لەوانەکە و ئەڵە ئیلا و بالله هەر منە بێ ئەو شتانی خۆم ببەمە پێشەوە نەیانتوانی کەڵکی لێوەربگرن جا ئێستا ئێران یا بەرەو تەقینەوە چیە کە بتەقێتەوە تازەی تر بە تەواوی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕازە گۆڕێ و نازین وایە ئەبێ یان نابێ دوو داڕمان و ڕوخانە کە بڕوخێ مەسەلەن ئەو جۆرەی کە شاڕوخە سێ ئەوەیە کە بە فارسی پێی دەڵێن ئیستیحالە یعنی توانەوە ئەوەی کە ئێستا نابێ ئەومان لە بەرچاو نەبێت کە جەماعەتێکی زۆر نوخبەی ئێران چ ئەوانەی کە پێشتر لە دەسەڵاتا بوون چ مامۆستای زانکۆ چ ڕووناکبیر شاعیر نووسەر ژنانی زۆر زۆر چالاک ئەوانە خەریکن بە ئێران بە ڕێبەران دەڵێن بابە ئەگەر ئەمە ئێوە ئیدامەی بدەن ئەم کەشتیە غەرقەوێ و هەمومانە خنچێنەکەوینە ژێر ئاوە بۆیە ڕێگا بدەن ئێمە وردە نەجاتی بدەین کێشەکە لەمەدایە جا مەسلەی سیاسی فەرقەکەی لەگەڵ شتی ترا ئەوەیە کە پێشبینیکردنەکەی ئاسان نییە ممکنە ڕووداوێکی ناوچەیی یا ڕووداوێکی نێودەوڵەتی ڕووبدا کە وەزعەکە بگۆڕێ یا کتوپڕ مەرجی خامنەیی و یا شتێکی تر لە ئێران کە چاوەڕوان نەکراو بێت زۆر باشە دوو پرسیار هاتووە دکتۆر لێلا دیارە لەسەرم پرسیارەی ئێستا کەم بەڕێزە نردوێتی قسەت کرد ئەوەی کە ئەم شەڕە دەکێشرێتە ناو سنوورەکان ئێرانەوە بەڵام داوای کردکەم پرسیارە دووبارە بێتەوە دەڵێ ئاگادارن کە خودی ئیسرائیل دیارە بە یارمەتی خودی ئەمریکا
جا نووسێتی ئایا لێرەدا وەزیەتی عێراق دوای خودی حوسیەکانی یەمەن شەڕەکە دێتە نێو عێراق و دەکەوێتە ینی لە خودی هەشتی شعبی دەدات یا ڕاستەوخۆ دێتە سەر سنوورەکانی ئێران بەتە من تقریبا پرسیارێکی وام هەبوو فەرموو یەک پرسیارێکە شاتۆش لە کاک ئەحمەدە پرسی من یەکشیان ئەرزکە لەبارەی عێراق و دیارە هەشتی شعبی بەشێک لە نیروی نظامیانی بەتایبەت نیروهای نظامی عێراق کارێکیان کرد کە هەشتی شعبی وەکو بەخشێک لە سپای عێراق بناسرێن بە فەرمی بە سوورەتی ڕسمی ئەوە بۆ خۆی کێشەیەکە بۆ دەوڵەتی عێراق دیارە هەدەفی ئیسرائیلەوەی کە هەشتی شعبی مەحدود کات و لە توولی ئەم چەند ڕۆژێش هەتا هاتن بارگەکانیان زۆریان خاڵی کردە و سەیان کردە زۆر بە ئارامی بەهێمنی حرەکەتکەن کارێک نەکەن کە دەوڵەتی ئیسرائیل مستەقیمەن حملێکی ئەلەی ئەوان بیانی دیارە هەشتی شعبی ئەو ترسەی حس کردەوە خودی دەوڵەتی عێراقیش زۆری بۆ گرنگە کە شەڕەکە نەچێتە ناو خودی عێراق ڕەکە قبل شیع سوودانی باسی کرد بوو کە ئێمە تەرجیحین لەم شەڕی لوبنان و لە شەڕی ئیسرائیل لە شەڕی سووریەش یانی وەختێک کە دەوڵەتی بەشار ئەسەد ڕووخا باسییان لەسەر بوو کە ئێمە کارمان نابێت بە دەوڵەتی ئیسرائیل کاری بە ئێمە نەبێت بەڵام ئەمە قسەی دەوڵەتی عێراقا ئەوەی کە لە واقعیت نیشانە درێ بە ئەوەی کە نیشان دراتا بە ئیمڕۆ ئەوەیە کە ئیسرائیل بەڕاستی بۆی مهمە هەروەکو ئەو بەسی نەزمی نوێنە بازووەکانی کۆماری ئیسلامی لە منتەقە بقرتێنێ و لە نەهایەتا بە احتماڵی زۆر چێتە سەر بێستڵاح سەری ئەو ئوختاپ و سەبە بۆشی مهمەکە کۆماری ئیسلامی یا زۆر 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 زەئیف و لاوازکە یا وەکو ئەو شعار و نازانی ئایا پڕۆپاگاندایە ئایا واقعاً بەرنامە و تەرحێکیان هەیە گەریان بێ لە نەهایەتا دەوڵەتی کۆماری ئیسلامی بڕوخێنن دیارە وەکو بەرنامە دوای یەمەن ئەچنا یعنی بەراوردەکانمان نیشانەت کە ئەچنا عێراق و حتمەن هەشتی شعبیش لەو حملانەی دەوڵەتی ئیسرائیل بێبەش نابێت یەک مەسئلەی کە من زۆر بە کورتی ئەرسان بکەم لە توولی دووسێ ڕۆژی پێشوو ئاغای محەممەد ڕۆزا عارف بەرنامە و پلانێکی دروست کردە یعنی شتێکی تەرحێکی مەطرح کردە بە ناوی تەرحی فێدرالیسم کە زۆر گرنگە بە تایبەت حیزبەکانی ئێمە بزانن کە ئەوە دقیقاً هەرە و مەکروحەیلەیە کە کاک ئەحمەد قسەی لەسەر کرد یعنی کۆماری ئیسلامی ئیسەکە لە خوارترین بەسئلێتی خۆیەتی و هەر لەحظە ئیمکانی داڕمان و ڕووخانی هەیە بەتایبەت ئەمەی مەطرح کردە بۆ ئەوەی چون شتێکە ئەوەی کە مەطرحی کردە ئەوڵەن زۆر معلوم نییە چییە دووە من هەراوە کە چاوی لێکەین زاهرە بۆ عنوانەیە کە هەر مەسەلەن منتەقەیەک بۆ خۆی بێ بە سیستەمێکی فێدرال یعنی ئەو باسی فێدرالیسمەکەی کا کەسێکە ئاگاه نەبێت ئەڵێ ئەوە مەسەلەن فێدرالیسمێکە لە نۆعی مەسەلەن ئامریکاییەکە یا لە نۆعی وڵاتێکی پێشکەوتوو لە حاڵێکە ئەمە ئەو شتن نیە تەرح و پلانێکە کۆماری ئیسلامی دقیقاً ئیسەکە زەئیفووە داینات بۆ ئەوە کە ناوچەکان ڕوبەڕووی یەکترین قەراربن یعنی ئەو خەڵکی ئەو مەناتقەی کە بەتایبەت دوو هۆویەتی تایبەتیان دوو هەویەت لە ناویان هەن وەکو کورد و تورک لە ئورومیە وەکو کورد و تورک لە نەغەدایە شارەکانی کە مەسەلەن فارس و عەرەبی هەیە عەرەب و مەسەلەن بەرحاڵ ئێتنی گروپێکی کە هەیە ملیەتێکی کە هەیە بەتایبەت ئەمەیان دانات بە مەسئلەی ئەسڵی تریش بە جملەی ئاخر مەسئلەی ئەسڵی تریش ئەوەیە کە بەم تەرحا چون زانیانە بەتایبەت لەباری ژینگۆ لەباری زیست محیطی لەباری ئابووری ئیتر هیچ چێکیان بۆ نەماتوە ئیترێمە بینین چەندێک قیمەتی دولار چۆتە سەرۆ وەزعیەتی بڕک وەزعیەتی ژیانی خەڵک چۆنە ئیسا گەرەکیانە کێشەکان خۆیان حەلی نەکەن کێشەکان خەنە بردیانی کێشەکان کە دروستیان کردا بە شێوەیەک بێت کە خەڵک ڕوودەڕووی خەڵک یەکترین قەرار بن یعنی ئەوە بەرنامە و پلانێکە کۆماری ئیسلامی بە زرەنگیەکی زۆر بە ناوی بە ئیستلاح فێدرالیسم شتێکە فێدرالیسم مەطرحی کردەکە لە ئەسڵا ئەتوانێت تەرحێکی زۆر 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 خەتەرناک بێت کە کۆماری ئیسلامی نجات بات بەڵام خەڵک هاتێکیانی یەکترین زۆر باشە کاک ئەحمەد ئێمە 5 دقیقە کاتمان ماوە بەڵام ئەم بەڕێزێکمان تەوزیحێکی داوە دواتر پرسیاری شێناوەتە ئەرەوە پرسیارەکەشی گرینگە نووسیەتی زۆر جار لەم بەرنامەیەدا باسی گرینگتان هێناوەتە سەرباز لەوانە هەلومەرجی ئێستای ئێران موقعیەتی ئێستای کۆماری ئیسلامی هەروەکو میوانانی ئازیزتان باسییان کرد و ئەگەری گۆڕانکاری لە داهاتوویەکی نزیکدا هەر لەم ڕابطەیەدا هەروە باسی چۆنیەتی ئامادەبوونی خەڵکی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەگەرەکانی سەرڕێگا کراوە کە پێم وایە دەبێت زۆرتر قسەی لەسەر بکرێت تا ئەم ئامادەگیە و ئەگەرەکانی گشتگیر بێ بەڵام پرسیاری من ئەوەیە دەزانین بەداخەڵم ساڵانی دوایدا بەهۆی جۆراوجۆر پرژوبڵایی ناو
هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە. ئێستا بە لە بەرچاوگرتنی ئەم ئەگەرانە و هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان ئایا پرۆژەیەک هەیە بۆ جوبرانی ئەم پرژ و بڵاویە؟ چۆن بە بڕوای من هەلومەرجەکە زۆر هەستیارە ئەم لەم نایەکگرتووی و ناتەبایی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات ئێمە دووچاری قەیران و کێشە گەلێک دەبین. فەرموو کاک ئەحمەد، بەڵام کەمتر لە 5 دقەشە. باڵێ بەسەر چاو، بەڵام بەپەلا من دەمەوێت لەسەر دوو شت لەوانەی کە لێدەخانم باسی کرد بەلامەوە گرنگە دوو تێبینی چکۆلەم هەیە. یەکیان لەسەر عێراق کە باستان کرد، مەسەلەی حەشتی شعبی و عێراق. لە عێراق سێ شت هەیە کە گرنگن. یەکەم دین، ڕۆڵی دین لە عێراق، هەم ئایەتوڵا سیستانی و هەم موقتەدا سەدر دژ بەوەن کە سیاسەتەکانی ئێران بەو شێوە بچێتە پێشەوە و بەرژەوەندی عێراق کەوێتە خەتەر. ئەوە یەک. دوو، لەباری ئابووریەوە عێراق وەزعی زۆر باشە، یعنی ئەلعان بودجەی خەزێنەی عێراق پڕە لە دۆلار لەبەر خاتریەوە هەناردەکردنی نەوت ئێجگار زۆرە. وڵاتە عەرەبیە گەورەکان وەک عەرەبستان و ئەوانە قەتەروانە خەریکی بازرگانی لەگەڵی. ئەوە دوو. سێهەمیش ناسیۆنالیزمێکی عەرەبی لە عێراق هەیە لەناو بە تایبەت سونیەکانە، بەڵام بەشە لە شیعەکانیشە ڕێگا بەوە نادا. سەبارەت بەو تەرحەی عارف حەزەکەم یەک شتان بیرخەمەوە، ئەویش ئەوەیە کە ساڵی 1982 من لە پاریس بووم لەگەڵ مامۆستا شیعەزەدین. دکتۆر عەلی ئەمینی کە پێشتر نەخۆزوەزیری شا بووە هات بۆ سەردانی مامۆستا، وتی ئێوە چیتانەوێ؟ مامۆستا باسی کرد کە ئێمە داوای خودمختاریەکەینەوە. وەختە خودمختاری دکتۆر عەلی ئەمینی قسەیەکی کرد کە ڕێک ئەو قسەی محەممەد ڕەزا عارفەیە. وتی ما از زمانی مشروطیت ئێمە ئەنجومەنهای ئەیالەتی ویلایەتیمان داناوە و متەئەسفانە سیاسەتی غەڵەت بەڕێوەی نەبرد. ئەمە هەر هەمان ئەنجومەنە، ئەمە هەر ئەو شتەیە سەڵتەنەت تەرەفەکان و تەرحی نازانم جۆرجساون و ئەوانە هێنان کە ئوستانەکان مافی چی؟ ئوستانەکان کارێکی وا بکەن کە خۆیان سیاسەتەکانیان ببەنە پێشەوە. بەرحاڵ لە مەسەلەی کووردە، لە مەسەلەی هێزە سیاسیەکانە بەداخەوە ڕێک لەو وەختا کە ئەبێ ئامادەگی زۆرمان ببێ و بتوانین ئێمە بەهێزەوە بەرەو ڕووی ئەگەرەکانی داهاتوو بین. لەو وەختەدا لە هەموو کاتێک بەداخەوە لاوازترین حیزبەکانی کوردستان یەک ناگرن و ئێمە من خۆم گروپێکین تقریبەن 12 نەفەری هیوادارم لا 1-2 هەفتەی ئایندا ئەوەڵین بەیانیەمان بڵاو بکەینەوە. ساڵێک و 2 مانگە ئێمە لەگەڵ ئەو 6-7 حیزبە خەریکین، تکامان کرد، قژمان ڕنی، هاوارمان کرد، نامەمان نووسی، وتمان بێن بە دەوری یەکۆ دابنیشین، لە هیچ کوێش بڵاوی ناکەینەوە، قسە بکەین، بزانین ئەگەر بارودۆخ گۆڕدرا چی بکەین. ئەمە قسەی 14 مانگ لەمەوبەرە، یعنی ساڵێک 2 مانگ لەمەوبەر. جا بۆیە پرسیارەکەی زۆر لە جێی خۆیەتی. هیوادارم سەرۆکی و سەرکردایەتی هەموو حیزبەکان گوێیان لەم بەرنامە بێ کە باوەڕ ناکەم گوێی لێ بگرێت. زۆر باشە، زۆر سپاس لێ لە خامی و لەسەرم پرسیارە، بەڵام 1 دقەکەم ترمان کاتمەوە. فەرموو ئەگەرێوەش قسەتان هەیە لەسەرم پرسیاریان. والله بۆ 1 دقیقە زۆر کەم، من فقط توانمەوەتان پێ بڵێم کوردستان بە تایبەت وەزیەتێکی زۆر تایبەتی هەیە، زۆر وەزیەتێکی تایبەتی هەیە. ئەمە دووبارە ئازمونێک هەبێت بۆ سەرۆک حیزبەکان کە ئالە وەزیەتە چیەکەن، چۆن ئەتوانن ئەو ئێعتمادی کە خەڵک لە دەستیاندا لە کوردستان لە دەستیاندا لێن چۆن بەدەستی بێنەوە، ئیترشی ئەوان جواو بێنەوە کە لازم نەبێت 4 مانگیش لەسەری قسە بکەن بەڵام بە نەتیجە نەگەن. هیوادارم دەکە بە نەتیجە بگەن، چون فرسەتێکی زۆر بکەنیان هەیە. زۆر سپاس. زۆر من داوای لێبوردن دەکەم کاتمان تەواو بوو. سپاس لە هەردوو بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی و دکتۆر لەیلا مرۆڤەتی مامۆستای زانکۆ لێکۆڵەری سیاسی. زۆر سپاسان دەکەم بۆی کە بەشداری ڕاستەوخۆی بەرنامەی شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. سپاس بەوەش ئازیزان و خۆشەویستان، هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سلامەت بن و ئەم بەرنامەش بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرتێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەت.